بە مەبەستی بەرەو پێشبردننی پەیوەندیە بازرگانیەکانی نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان، شاندێکی ئەمریکی کە لە گەورە کۆمپانیەکانی ئەمریکا پێکهاتبوون سەردانی هەرێمی کوردستانیان کردو لەگەڵ ژۆرە بازرگانیەکانی هەرێمی کوردستان کۆبوونەوە. ئەم کۆمپانیا ئەمریکیانە لە سێکتەرەکانی نەوت و گاز و بانک و تەندروستی و بیناسازی و گواستنەوە و گەیاندن کار دەکەن. بۆ ئەوە هاتوون تا ئەزموونی خۆیان بە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیەکانی هەرێمی کوردستان بەگار بخان. I am helping to lead a delegation. من سەرۆکایەتی شاندایەکی کۆمپانیا ئەمریکیەکان بە هەولێر و سلێمانی دەکەم. بە دوای دەرفەتی بازرگانی دەگەڕێم لە کوردستان. هەندێک لەو کۆمپانیانە لە کوردستانەوە بەرهێنانیان کردووە. بەشێکی تریان لە ئەمریکا ناسراون بەڵام لێرە کاریان نەکردووە. و لە دەرفەتەکان دەکۆڵنەوە بۆ ئەوەی لە کەرتی تایبەت و لەگەڵ حکوومەتی هەرێم کار بکەن. ئێمە لە ڕەوشی هەرێم کە بەردەوام لە گۆردایە تێدەگەین. دەرفەت هەن بەڵام ئاسانگیش هەنە. و ئەوانە هەوڵ دەدەن بزانن چۆن ئەو ئاسانگانە هەڵبگرن و هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بکەن لە بواری ئابووریەوە. لای خۆیەوە بەیان سامی عەبدوڕەحمان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا وتی هاتنی ئەم کۆمپانیا ئەمریکیانە دوو مەبەستی هەیە. لەلایەک پشتگیریە بۆ هەرێمی کوردستان و لەلایەکی تریش بەشێک لەم کۆمپانیانەی لەگەڵ ئەم شاندە ئەمریکیە هاتوون یەکەم جارە دێنە هەرێم دەیانەوێ و بەرهێنان بکەن. نزیک سی شەریکەت ئەمریکی هاتنە بەشدار بوون لە شاندێدا. ئەف شانجی نوێنەراتیە حکوومەتە هەرێم ئەمریکا و ئەنجومەنە بزنسێ کوردستان و ئەمریکا مە پێکهینە. ئەم دۆ شاندەکە دۆ هاتە vێدەرێ وێ چنە سلێمانیژی. مەبەستە سەردانەوان دە مەبەستە پراستە. ئالەکیڤە مەبەستاوان پشتگیریە پراستش کوردستانڕە. ji ber hinekiş ew şerîkê fan rehatîn şmêja Kurdistanê şmêja stîsmarkirina li vê derê hatina wan wek piştgîriye ji me re li vî wextê sext e. Hinekiş şerîkê di li vê şandê de ev yekem care têne Kurdistan û divên bizanin çawa li vê derê bişixulin, çawa li vê derê istîsmar bikin û şerîkatê Kurdî nas bikin. امیدواریم که او کنفرانس انجامی خوی هبیتن و به تأکید یعنی انجامی دبیتن چون کمپانی کانی خامالیش لیره زور آماده نه و قنصلی امریکی ایضا لیره با آماده و هر وها قنصلی اوی تایبت یعنی با دانی ویزه بو کمپانی کانی خامالی لیره آماده نه براستی همو آسان کاری که لای حکومتی هرمی کردستان و لای کرتی تایبت و آماده کاری کی باشی کرده و امرو جنابی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ لێرە ئامادە بوو و ئاماژەی با زۆر خاڵەکانی گرنگی کرد و گرنگترین ئەوە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری بوو کەرتی تایبەت بکەن کە کەرتی تایبەت بتانیتن ئیش و کاری خۆی زیاتر بکەن. شانی باسە لە هەرێمی کوردستاندا 3100 کۆمپانیای بیانی هەن و کار دەکەن. لەو ژمارەیەش 127یان کۆمپانیای ئەمریکین. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.